إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمان بەڕێزەکان، خۆشەویستەکان، ئامادەبوانی دووشمی جمعەی پیرۆز، سەلامی خوا لە هەموو لایەکتان بێ. داواکارم لە پەروەردگاری مەزن بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی ڕەحم بە هەموو لایەکمان بکاو، طاعەت و عیبادەتەکانمان لێ وەربگرێ. خۆشەویستەکانم، هەستەکەم نەوەی تازە و کۆمەڵێکیش لە نەوەی کۆن بەڕاستی شارەزاییەکی تەواویان لە ئاینەکەی خۆیان نییە، و بە جوانی بە تایبەت پێغەمبەرەکەیان ناناسن. ئەبینی دوژمنان لە هەموو لایەکەوە موئامەرە ئەگێڕن بۆ ناشرینکردنی ئاینی پیرۆزی ئیسلام بەگشتی و هەڵگەڕانەوەی گەنجان لەو ئاینە پاک و جوانە، و بە تایبەتی ناشرینکردنی خودی رسول الله صلی الله عليه وسلم، ئەو پێغەمبەری آخر زمانە کە خوای تەعالا خاتەمی کردوێتێ خاتەمی پێغەمبەران، واتە کۆتایی هێنەری پەیامبەرەکانی خوای پەروەردگار. محەممەد صلی الله عليه وسلم کۆتایی پێغەمبەرانی خوایە بۆ سەر زەوی، هەتا کۆتا زەمان پێغەمبەرێک لە دوای ئەو نایە، و پەیامەکەی محەممەد صلی الله عليه وسلم کۆکەرەوەی پەیامی هەموو پێغەمبەرەکانە و ڕەوشتی پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم ڕەوشتی کۆکەرەوەی ڕەوشتی هەموو پێغەمبەرەکانە. و محەممەد صلی الله عليه وسلم بتایبەت خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: وەلەکم في رسول الله صلى الله عليه وسلم ولكم في رسول الله أسوة حسنة. يعني پیغمبر صلى الله عليه وسلم باشترين سرمشقا بو اوي مروفايتي بيكن بسرمشقي خويان. هر لقرآن خوي تعالى باسي پیغمبركاني ترأكاو أفرمي شويني ڕێبازی یان شوێنی ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەرەکانی تر بکەون. فەبیهوداه مقتەدێ، داوا لە من و تۆ ئەکات کە ئێمە ئیقتیدا بە پێغەمبەران بکەین، بەڵام تایبەت کۆکەرەوەی ئەخلاق و ڕەوشتی جوانی هەموو پێغەمبەرەکان کە محەممەدە صلی الله عليه وسلم، کە خوای تەعالا خۆی وەصفێکات لە قورئانە ئەفەرمێ: وەلەکم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر. تایبەتیەکە خوای تەعالا لەبەر ئەوە
من هست بمترسي أو موضوع أكم وهست أكم بتايبت لناو جيلو نوي جنجا نوي نويا هست كي ناسيني محمد صلى الله عليه وسلم ناسيني بيغمري خوا صلى الله عليه وسلم وكو بيويست نية يعني جنجان من بيغمر ناناسن قدوة كي خوان ناناسن نكتنها سيري بيغمر ناناسن وكو ما مستا دكتور عريفي أفرمي چوما زانكويك لزانكو كاني السعودية لمرحلة دو زانكو إسلامي كلية عقيدة چوم برسياري محاضريكم بولالان حزم كل تاقيان كما بزانا مستواي أأم تلبانا لچي مستوايكم تاقسيان بوبكم أو برسياري خيزانا كاني بيغمرم ليه كردن أفرمي دواي معوية يكي كان ولا ميداية ووتي عائشة بس عائشة ناسي عليه هندي الراوستان برسياركم دوبارة كردوا عليه يكي كي تدرسي برس كردوا ولا حشتان والطلبة يكي كي تدرسي برس كردوا وطي فاطمة يعني واتي قيشتبو كابرا للسعودية أخوانيه كمكة ومدينة ليه گەنجێک نەزانێ ژنەکانی پێغەمبەر ناوی چییە و فاتیمەی کچی پێغەمبەر بکا بە خێزانی پێغەمبەر ئیتر ئەمە چۆن ئەبێ بەرگەی شوبهات و ئەو هەموو گومانانە بگرێ کە ئەمڕۆ دوژمنانی خوا دوژمنانی ئیسلام بۆ مسلمانان ئەیگێڕن چۆن ئەبێ بەرگە بگرێ بەرگە ناگرێ لەبەرەوەی نە پێغەمبەر ئەناسێ نە ئەخلاقی ئێزانێ نە ڕەوشت ئێزانێ و ئەمەی کە ئەو لەوێ باسێکا لە سعودیە بەتەئکید لە وڵاتەکانی دەرەوەی سعودیە کەمتر گەنجان پێغەمبەر ئەناسن بگرە هەنێکیان تەنها ئەزانن پێغەمبەرە و لە دایک و باوکیانەوە وشەیە فێر بوون کە پێغەمبەر جگە لەوە هیچی تر نازانن لەبەرەوە بە ئاسانی دوژمنان ئەتوانن فێڵیان لێ بکەن بە ئاسانی دوژمنان ئەتوانن هەڵیان خەڵەتێنن لە دین هەڵیان گەڕێننەوە و بە کەمیشی مەزانن ئەم قسانەی من والله هەر کوڕەکان و نەوەکانی ئێوەن لە فەیسبوک لە تۆڕەکانی ئەنتەرنێت دەیەهایان هەڵگەڕاونەتەوە لە دین دەیەهایان گاڵتە بە ئیسلام ئەکەن گاڵتە بە دین ئەکەن و پێغەمبەر ناناسن صلی الله عليه وسلم کێشەیەکی زۆر گەورەیە برا بەڕێزەکانم خوشکە بەڕێزەکان کێشەیەکی زۆر گەورەیە بەڕاستی نەوەینێ پێغەمبەرەکەی نەناسێ و ڕخنە بگرێت کێشەیەکی زۆر گەورەیە ئەمە بە ئاسانی وەری مەگرن و مەسئولیەت و بەرپرسیارەتیشی ئەکەوێتە سەر زانایان و بانخوازان بە تایبەت کەوا هەڵسن بە مەسئولیەتی خۆیان کە هەڵسن بەو کارەی کە لەسەر شانیانە لەبەرەوە من هە لە ڕوانگەی ئەوە زنجیرە باسێک لەسەر پێغەمبەر و ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەرزی جەنابتانەکەم زنجیرە وتارێک تایە هەوڵ ئەدەم بەپێی توانە لایەنی ڕەوشت و ئەخلاقی پێغەمبەری خوا عەرزی بەڕێستان ئەکەم کە پێغەمبەر چۆن کەسێ بووە چۆن کەسایەتیە بووە ناکرێ پێغەمبەرێک کۆتا پێغەمبەری خوا بێ لە قیمەی ئەخلاقانە بێ ناکرێ هەر خوای گەورە لە قورئانە خۆی ئەفەرمێ وإنك لعلى خلق عظيم يعني أي محمد صلى الله عليه وسلم تو لقمة لتكي أخلاق جوانياي لقورترين صفتكاني أخلاق برزي أخلاق توتياي لتويا كوبوتوا لبرأ وخوش ويسكانم لمتاربة دواو يعني أما كمتار أبي زنجيرە باسەکانی ئێمە لەسەر پێغەمبەر ئەبێ صلی الله عليه وسلم لەسەر ڕەوشتی پێغەمبەری خوا چونکە پێغەمبەر یعنی ئیسلام پێغەمبەر یعنی هەموو ئەو دابوونەریتەی کە ئێمەی کوردەواری هەمانە هەموو ئەو ئەخلاق و ڕەوشتەی کە ئێمەی کوردەواری هەمانە زۆر زەرورە ئێمە ئاگامان لێی بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كان أحسن الناس خلقا
بوتاري أمرما لسر أمية پیغمبر صلى الله عليه وسلم لا قمي أخلاق روجد برزياب ولا حمو خلقي أخلاقي جوان تربوا هرچی صفاتەکانی ئەخلاقی لە پێغەمبەر کۆبووەتەوە تەنانەت لە حەدیثێکە ئەفەرمێ إنما بعثت لأتمم مكارم الأخلاق من خواناردومی تا چی ڕەوش جوانیەکان هەیە کە پێغەمبەرانی پێشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و پیاوچاکان و ئەولیاکان دایان ڕشتووە و دایان مەرزاندووە پێغەمبەر هاتووە تەواوی کا کۆی کاتەوە ئەگەر نقصانیەکی تیابێ بۆیە ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قیمەی ئەخلاق و ڕەوشت بەرزیابێ لە باسی بەسەرهاتی دابەزینی یەکەم جاری وحی بەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیمامی بوخاری ئەیگەڕێتەوە و لە خاتو عایشەوە باسی ئەوە ئەکات کە چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم حاڵەتی چۆن بوو لە کاتێکا لە ئەشکەوتی حیرا بوو کە یەکەم جار وحی بەسەرا دابەزی پێغەمبەر نەیئەزانی بالضبط لە سەد تا سەد ئەمە وحیە لە سەرەتاوە بۆیە زۆر ئەترساوە بە ترس و لەرزێکی زۆرەوە گەڕایەوە ماڵ ئەو کاتە هاوسەری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە 40 ساڵانی تەمەنی پێغەمبەرات تەنها خاتو خەدیجە بوو هاتو داوای لێ کرد بیپێچێتەوە زەممیلونی فەرمووی بم پێچەوە و ئەلەرزی پێغەمبەر صلی الله عليه وسلم حاڵەتەکە زۆر سامناک بوو لەسەر دڵی رسول الله و بۆ باسەکەی بۆ خەدیجە گێڕایەوە و فەرمووی لەقەد خەشیت على نفسی فەرمووی لە خۆم ترسام بەڕاستی یعنی حاڵەتەکە ئەوەنە سامناک بوو کاتێ جبریل هات بۆ لای و قسەی لەگەڵ کرد ئەفەرمێ لە خۆم ترسام ئەلەوەیە خەدیجە قسەیەک ئەکا زۆر گرنگە ئەفەرمێ فقالت خديجة كلا والله لا يخزيك الله أبدا نخير أي محمد والله سوين بخوا خواي تعالى تو سرشورناكا چونکە تۆ خاوەنی سیفەتێلێکی خوای گەورە ئەو کەسانێک ئەو سیفاتانەیان تیابێ خوا قەت سەرشۆڕیان ناکا إنك لتصل الرحم وتحمل الكل وتكسب المعدوم وتقري الضيف وتعين على نوائب الحق فرمو أي محمد صلى الله عليه وسلم أي محمد تو خوا قەت سەرشۆڕت ناکا سوێن بێ بەخوا تۆ کەسێکی پەیوەندی خزمایەتی ئەگەیەنی سڵەی ڕەحم ئەگەیەنی تۆ کەسێکی یارمەتی یەتیم و بێکەس و بێتوانا و نەدارەکان ئەدەی تۆ کەسێکی ڕێز لە میوان ئەگری تۆ کەسێکی لە هەر شوێنێکە حەق داوات لێ بکە بە هەڵە داوان ئەچیتە دەمێەوە یعنی لە شوێنێکە ئەگەر کەسێ لەسەر حەق بێ و پێویستی بە یارمەتی تۆ بێت تۆ بە هەڵە داوان ئەچیتە دەمێەوە دەی کەسێ ئەم سیفەت و ڕەوشتانەی تیابێ هەرگیز خوا سەرشۆڕی ناکا يعني پێغەمبەر صلى الله عليه وسلم خاوەنی ئەو سیفاتانە بووە إنك لتصل الرحم وتحمل الكل وتكسب المعدوم وتقري الضيف وتعين على نوائب الحق أما صفات كان پیغمبر صلى الله عليه وسلم إمام مسلم لأنسي كري مالك وبماني جريته أفرمي كان رسول الله صلى الله عليه وسلم أحسن الناس خلقا پیغمبر صلى الله عليه وسلم لهمو خلقي أخلاق روشتي جوان تربو فربما تحضر الصلاة وهو في بيتنا الله جاري وهبو كاتي نيوج أهات پیغمبر صلى الله عليه وسلم لماري إيمي أبو فيأمر بالبساط الذي تحته فيكنس هل أو جاقايك لسري أخوت كحسيرك بو لزل دروس كرابو أي فرمو باكي كنوو توزي آوية كرت فيها هل بان أول يوجكي أكرت ثم يؤم الرسول الله صلى الله عليه وسلم ونقوم خلفه أو برن يجيب أكردين وإيمال بشتي وابوين فيصلي بنا نجي في أكردين وكان بساطهم من جريد النخل يعني أو
حەسیرەش لە سعفی دارخورما دروست کرابوو، یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم قمەی خاکیبوونی تیا بووە، ئەو پەڕی تەواضع و خاکیبوون لە پێغەمبەری خوا بووە، یعنی قەت کیبری نەبووە، قەت تەکەبوری نەبووە، صیفەتی کبر دوورترین صیفەت بووە لە پێغەمبەری خۆشەویستمانەوە صلی الله عليه وسلم. ئیمامی مسلم بۆمان ئەگێڕێتەوە کەوا سعدی کوڕی هیشام ویستی بچێ بۆ غەزا لە پێناوی خوایە، بچێ بۆ جیهاد لە پێناوی خوایە. ئەم پیاوە سعدی کوڕی هیشام ماڵەکەی خانوویەکی هەبوو فرۆشتی، ژنەکەیشی تەلاقدا، وتی ئەڕۆم جیهادەکەم لە پێناو خوا تا ئەکوژرێم بۆ ئەوەی خوا لێم ڕازی بێ. کاتی هات بۆ مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و چاوی بە ئەصحابەکانی پێغەمبەر کەوت و بابەتەکەی بۆ گێڕانەوە، ئەوانیش وتیان ئەمە صیفاتی پێغەمبەر نییە و ئەخلاقی پێغەمبەر نییە ژنەکەی تەلاق بدا و ماڵەکەی بفرۆشێ و بڕوا بۆ غەزا بڵێ ناگەڕێمەوە حتا ئەکوژرێم. چەند کەسێ لە زمانی پێغەمبەرە وایان نەکرد پێغەمبەر قەدەغەی لێکردن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئێوە بچن بۆ غەزا، فەرمووی بچن بۆ غەزا و غەزا بکەن و ئەگەر خوای گەورە قسمەتی بۆ نووسین شەهید ببن شەهید ئەبن، ئەگەریش بۆی نەنووسین ئەگەڕێنەوە بۆ ناو ماڵ و مناڵتان، یعنی بە ئەجر و پاداشتەوە و گەڕانەوەیش بۆ ناو ماڵ و مناڵتان. ئەمە صیفاتی پێغەمبەرە. ئایا تو ئەتەوێت شوێنی پێغەمبەر بکەی یا ئەتەوێت بە هەوا و ئارەزووی خۆت شت بکەی؟ فەرمووی نا، باشترین قدوە بۆ من پێغەمبەرە صلی الله عليه وسلم، بۆیە شوێنی پێغەمبەری خوا ئەکەوم. لەبەر ئەوە جێبەجێی کرد. جا فەرمووی پرسیارم کرد لە ئیبن عەباس کە ئەو کاتە ئیبن عەباس سەحابەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم و عالمی سەحابەکانیش بوو لەو زەمانەی کە ئەو باسیەکە. ئەفەرمێ پرسیاری ویتری پێغەمبەرم لێ کرد، پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن ویتری کردووە، یعنی چۆن نوێژی ویتری کردووە. پێی وتم بچۆ بۆ خزمەتی عائیشە، ئەو لە هەموو کەس زاناترە بە ویتری پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەڵێ منیش چوون بۆ خزمەتی دایکە عائیشە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای وەفاتی پێغەمبەر بە چەندین ساڵ. ئەڵێ چوومە خزمەتی و پرسیارم لێ کرد، وتم پێشا ئەو پرسیارم لێ کرد، وتم ئەخلاقی پێغەمبەرم بۆ باس بکە، پێغەمبەر ڕەوشتی چۆن بووە، ئەخلاقی چۆن بووە؟ ئەی فەرمووتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كان خلق، فەرمووی قورآن ئەخوێنیتەوە؟ ئەلەستە تەقرأ القورآن؟ ئایا قورآن ناخوێنیتەوە؟ وتم بەڵێ. فەرمووی دەیبا بزانی فإن خلق نبي الله صلى الله عليه وسلم كان القرآن. أخلاقي بيغمر قرآن بوا كقرآن تخين دو أزاني بيغمر قرآن بوا، قرآنك زندو بوا بيغمر صلى الله عليه وسلم. أوي لقرآن هيا بيغمر صلى الله عليه وسلم بوي جيبجي كردين بعملي. أوي لنا قرآن نسراوته بيغمر إخوة صلى الله عليه وسلم جيبجي كردو بمان بعملي. الله كاتي أميوت ويستم هالصم اتبرسيار هيجي تردناكم حتى أمرم لهيج كسي چونك أمد جوان ترين روم كردنوه أجر أتوي أخلاق جوان بي قرآن بخوانا، قرآن تخوين دو جيبجي بك اتنوى إسلاما. الله حتى خيال ما هالصم اترد لجيان ما لهيج كسي برسيار نكم قرآن بخير مو اتنوى إسلاما أو بيغمر صلى الله عليه وسلم. بلام الله دواء او هندك حتى خيال ما عندي برسياري تربكم وتم اي شون يجي بيغمر صلى الله عليه وسلم شون بوا فرموي سورتي يا ايها المزمل تخوين دوتوا وتم بله فرموي او سورة سرتاكي دا بزيبو بيغمر واصحابكاني شون يجي فرز كرد لسر بيغمر واصحابكاني ماويك نزيكي صالي شون يجي فرز كرد سرتاي سورتك شون يجي فرزكا پاشان کۆتایی سوورەتەکە دوای ساڵێ دابەزی کە خوای تەعالا شەونێژی کرد بە سنت لەسەر سەحابەکان. دوای ئەوەی پەروەردەی کردن جا شەونێژی ئینسان پەروەردە ئەکا بەڕاستی. کۆمەڵە سەحابە کە شەونێژی فەرز کرا لەسەریان پەروەردە بوون
تو هەموو شەوێ هەڵسی شەو نوێژی بکەی ئەمە ئەو پەڕی تەربیە و پەروەردەیە بۆ شخصیەتی ئینسان بۆ کەسایەتی ئینسان پاشان خوای تەعالا کردی بە سنەت لەسەر پێغەمبەر و لەسەر یارانی کۆتایی سوورەتەکە خوای تەعالا کردی بە ڕوخسەت پاشان پرسیاری ویتری پێغەمبەرم کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن ویتری کردووە فەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم شەوان هەڵەسا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 8 ڕکات نوێژیە کرد تیایدا نەئەنشت یعنی تەحیاتی نەئەخوێنا بەدەم یەکەوە یعنی شێوازی زۆرە ویتری پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمەی کە عائیشە باسێکا شێوازێک لە شێوازەکانێتی 8 ڕکاتیە کرد دا نەئەنشت لە 8ەمە دائنش تحياتي اخوانا اما نوعيك تو اتواني دودو بيكي بس اميك دخاتو عائشه بو او صحابه بو او بياو باسيكا كبرسياري كوري صحابه بو تيا شوازك لشوازه كان باسكا 8 ركعات بكي تحيات نخواني بدم يكوا ديار دورو دريجيش بو دواي 8 ركعاتك تحياتي اخوانا ل 8 ركعاته سلامي نأدايوا هل أسايوا ركاتي كي تريش يكرد أي كرد بنو سلام يدايوا أو النو يعني ويتري يكرد دواي ويترك هل أسايوا دو ركاتي تريش يكرد أي كرد بيانزا أي كرد بيانزا في غمر صلى الله عليه وسلم آوا ويتري يكرد خاتو عائشة باسيكا بوي كتمني قوربو تشوبنا وصالة وفي غمر صلى الله عليه وسلم لجاتي نوكا حوتي يكرد يعني 6 ركاتي يكرد كتمني قوربو لحوتما ويتركي اخوانا دا انش يعني لششما تحياتي كرت دعاء وهلا صايوا ركعتي كي تريا كرت امجا سلام يدايو دعاء ودور ركعتي كرت اي كرت بنو يعني ينزينا كرت اي كرت بنو بيغمر صلى الله عليه وسلم اخلاقي وابو جال اخيرا لم بسر هات درجه امي اخيري زياتر جرينج بو بابتكي امرو ما افرمي وكان نبي الله صلى الله عليه وسلم إذا صلى صلاة أحب أن يداوم عليها پیغمبر صلى الله عليه وسلم اگر حزي بكر دايا نيوجي كي بكر دايا بردوام أبو لسري يعني تركي نأكرت تنانت روجي كان نيوجي سنتي دواي نيوجي نيوروي نكرت جماعتي مشغول يعني كرت لدواي عصر كرديوا دواي عصر سنتي نيه بەڵام نوێژی دوای نیوەڕۆی نەکرد لە دوای عەسر کردیەوەی ئیتر تا وەفاتی کرد ئەوەی دوای عەسری هەر ئەکرد حتا وەفاتی کرد ئەو دوو ڕکاتەی کە یەک جا کردی بە بەردەوامی ئیتر ئەیکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی پێغەمبەری خوا نوێژێکی بکردایە حەزی کرد ئیتر تەرکی نەکا بە بەردەوامی بیکە ئەوە زۆر مهمە بۆ ئێمەش کە کارێک ئەکەی هەوڵ دە بەردەوام بە لەسەری نەوەک مەسەڵەن شەوێک هەڵسی 101 ڕکات بکەی ئیتر نوێژ نەکەی نە ئەگەر بکرێت 2 ڕکات نوێژی شەو نوێژی بکە بەڵام بەردەوام بە تا مردن لەسەری ئەوە لەوە باشترە شەوێک هەڵسی 1000 ڕکات بکەیت و ئیتر دوایە وازی لێبێنی وكان إذا غلبه نوم أو وجع من قيام الليل صلى من النهار 12 ركعة پیغمبر صلی الله علیه و سلم اگر شوان نەیتوانە شەو نوێژی بکردایە بەهۆی نەخۆشیەوە بەهۆی ماندووبوونەوە بەیانی لە نوێژی زوحایە 12 ڕکاتیە کرد یعنی حەقیە کردەوە ئەوەی شەو کە نەیتوانە بە ڕۆژ حەقی کردەوە ولا أعلم نبي الله قرأ القرآن كله في ليلة أما سنتي پیغمبر نییە شەوێ حتا بەیانی قورآن بخوێنێ و یەک شەو ختمیکە پیغمبر قەت وای نەکردووە يعني زيادة الروي نكردوا بيغمر صلى الله عليه وسلم ولا صلى ليلة إلى الصبح قتنا بني بيغمر صلى الله عليه وسلم شوي حتى بياني شو نجيبك اشتواي نكردوا بيغمر صلى الله عليه وسلم يعني ما ندوبونك يعني بيغمر صلى الله عليه وسلم شو نجي زور كردوا بلام او اندي نكردوا حتى بياني ببردوان بي اشتواي نبوز بيغمر صلى الله عليه وسلم زيادة الروي نكردوا ولا صام شهرا كاملا غير رمضان پیغمبر صلى الله عليه وسلم هرگيز يكمن بروجنا بو بكاملي إلا رمضان نبي بس رمضان هرسي روجك يقرتوا أو كان يتر
هەندێکی لێ گرتووە بڕبڕی گرتووە ڕۆژێنە ڕۆژێکی گرتووە پێنجشەمان و دووشەمانی گرتووە یعنی بەو شێوازە. ئیمامی بوخاری بە سەنەدی خۆی ئەیگەڕێتەوە لە عەمری کوڕی عاسەوە یعنی عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاس پرسیاریان لێ کرد سیفەتی پێغەمبەر لە تەوراتا چۆن بووە. صفة النبي صلى الله عليه وسلم في التوراة يعني توراتي موسى باسي پیغمبری کردووە صفتي پیغمبر لتوراتا چۆن بووە ئەفەرمێ صفتي پیغمبر صلى الله عليه وسلم لتوراتي شاوەکو صفتي وابووە لە قورآنا يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وحرزا للأميين أي پیغمبری خوا ئێمە تۆمان ناردووە شایەت بی بەسەر خەڵکەوە مژدەدەر بی ئاگادارکەرەوە و وریاکەرەوەی مسلمانان بی و پاڵپشت و قەڵایەک بی بۆ ئومەتە نەخوێناوارەکە يعني ئەوەی کە لە زمانی پێغەمبەرا بووە صلى الله عليه وسلم أنت عبدي ورسولي تو عبدي مني ئەمە لە تەوراتە هاتووە خوا ئەفەرمێ بە پێغەمبەر أنت عبدي ورسولي تو عبدي مني وبندي مني بيغمري مني سميتك المتوكل ناوتم ناو متوكل يعني أو كسيك بشت بخواء بسيه ليس بفظ هرجيز وشكو درج نبي يعني بيغمر صلى الله عليه وسلم صفاتكاني وشكو درج نبوة ليس بفظ أولا قرآن شهاتوه ولا غليظ وقد زبر نبي فظ يعني أو كسيك وشكو أخلاق ناشرين خلقانك هن زور جار لواني خوشان بشون كوتوي بيغمر بزانن وأزان شون كوتوي بيغمر أويك وشك بي درج بي سلام لكسنكي قسلق الخلقانكي ليود زردخنني تبعني هندي واتي أغن بلان بيغمر صلى الله عليه وسلم عكسي أما بوا غليظ ضلرق أو كسيك قاسي القلب معاملوها وسكوتي لقل خلقها زبرة في غمر ونبوة لتوراتي شأم صفتها ولا قرآن شاخواي تعالى باسي أم صفتك ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك أجر تو كسيكي زبر وشكو ضلرق بها كسب دوتها نعمة بس في غمر صلى الله عليه وسلم أو صفاتها نيتي نبوة ولا صخاب في الأسواق پیغمبر صلى الله عليه وسلم قتل بازار هاواری نکردووە يعني ئەمش صفتێکی ناشرینە لە پێغەمبەرا نەبووە ها تەماتە ها نازانم چی هاوارکردن بەو شێوازە صفاتی پێغەمبەر نەبووە ولا يدفع بالسيئة السيئة کەسێ خراپەی بەرامبەر بە پێغەمبەر بکردایە هەرگیز پێغەمبەر خراپەی بەرامبەر ناکرد يعني بەرامبەر بە خراپەی خەڵکی پێغەمبەر وەڵامی قەت بە خراپە نەئەدایەوە ولكن يعفو ويصفح پێغەمبەر صلى الله عليه وسلم بەردەوام لێبوردە بوو هەر کەسێکیش خراپەیەکی بەرامبەری بکردایە پێغەمبەر صلى الله عليه وسلم لی خۆشە بوو داواکارم خوای گەورە بخاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە وامان پێ بکە بە جوانی پێغەمبەر بناسین بە جوانی دینەکەی بناسین بە جوانی ئاگادار ببینەوە لە سیرەت و ژیاننامە و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ربی ئیسلاحی حاڵمان بکەی یا ربی موفقمان بکەی یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت کەسێک داوای دوعای خێری لێکردین یا ربی نەخۆشی هەیە خوایە شیفای نەخۆشەکەی بدەی یا ربی شیفای نەخۆشی هەموو مسلمانان بدەی بە تایبەت ئەوانەی کە داوایان لێکردوین یا ربی شیفایان بدەی یا ربی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ربی دوعا و ذکری چاکەی ئێمە بۆ مردوەکانمان خوایە پیان بگەێنی یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ئیسلاحی حاڵمان بکەی یا ربی خوایە بەزەید بە مسلمانانی بۆرمایە بێتەوە ئەوانەی کە ئێستا زوڵمیان لێ ئەکرێ ستەمیان لێ ئەکرێ بەناحەق ئەکوژرێن ئەبڕێن ئەسووتێنرێن یا ربی خوایە بەزەید پیانە بێتەوە یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە کوردستانمان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە طاعت و عبادتمان لێ قبول بکەی یا ربی ئەمە لەبەر خاتری تۆ لەم شوێنەکە بووینەتەوە خوایە بەزەید پێمانە بێتەوە یا ربی چاکەکانمان لێ قبول بکەی لە خراپەکانیشمان خۆش ببێ ئامین ئامین
آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه الطيبين الطاهرين وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين، رضي الله عنا وعنهم أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خۆشەویستەکانم، وەکو ئاگادارن لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە هەمووتان بیستوتانە کە چی بە مسلمانانی بۆرما ئەکرێ. لە ڕاستیە تاوانێکی زۆر گەورەیان دەرحەق ئەکرێ. چەندەها ساڵە ئەو تاوانە ئەکرێ، چەندەها ساڵە تەنانەت تەنیا ملەتێک کە لەسەر ڕووی زەویە هەوێی نییە مسلمانانی بۆرمایە، هەویان بۆ ناکەن. ملەتێک نزیکەی 600-700 ساڵە لە خاکێکە ئاژێن، لە وڵاتێکە ئاژێن. یعنی ئەمە هەر وەکو ئەوەی کە معلومە و کە خۆشیان دوانی پێیانن، چەند سەد ساڵە لە وڵاتە ئەژێن تا ئێستا حەسابی هاوڵاتیەکی وەکو بڵێ دەرەجە 2 دەرەجە 3 و بگرە ئێستا ئەیان کوژن و ئەیان بڕن و ئەیان سووتێنن بە چاوی ڕسمیان ئەگرن، تەسویریانەکەن کاتێ زەلامێ گەنجێ دێنن، گەنجێکی جوان یان ئافرەتێکیان مناڵێ بە تەور بەر ئەبنە دەست و قاچی ئەی بڕنەوە بە بەرچاوی هەموو دنیاوە ئەسووتێنرێ، ئاگرەکرێتەوە فرادرێن ناو ئاگرەکە و لە هەموو لایەکەوە لێیانەدەن و تعدایان لێکن تاوەکو ئەسووتێنرێن ئەبن بە زوڵخاڵ. ئەمە تعدایەکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی. ئەمە تعدایەکە ئێستا لە تاریخی تازەیە تعدای وا نەکراوە. ئێمەش وەکو ملەتێکی ستەمدیدە، وەکو ملەتی کورد، چونکە ستەممان دیە، چونکە ئەنفالمان بینیە، چونکە کیمیابارانمان بینیە، چونکە تعدامان بینیە، لە هەموو ملەتێکی تر زیاتر هەست بەو ئازارە ئەکەین، هەست بەو زوڵم و ستەمە ئەکەین، حەقی خۆشمانە هەست بکەین. بەس ئەوەی سەیرە کاتێ تۆ باسی ئەم ستەم و زوڵمە ئەەکەی، خەڵکانێک هەڵ ئەسنەوە ئەڵێن کاکە تۆ بۆ باسی بۆرما ئەکەی، تۆ چیتە بەسەر بۆرماوە، تۆ بۆ دوعا بۆ بۆرما ئەەکەی. سبحان الله. هەر ئەوانن کە ڕەخنە ئەگرن لە وڵاتە ئیسلامیەکان ئەڵێن لە کاتی ئەنفالە کەس باسی ئێمەی نەکرد، هەر ئەوانە خۆیانەوە ئەڵێن لە کاتی کیمیابارانە کەس باسی کوردی نەکرد، بە شەرتی لەو کاتە ئیعلامۆک ئێستا نەبوو، فەیسبوک نەبوو، قەناتی فەزایی و کەناڵە ئاسمانەکان نەبوو کاشتەکان بڵاو بکرێتەوە. بەڵام هەر ئەوانن کە گلەیی ئەکەن ئێستا کاتێ ئەبینن ملەتێک بەبەرچاوی هەموو دنیاوە، بەبەرچاوی ئومەم متحیدەوە، بەبەرچاوی مەجلیسی ئەمنەوە قڕان ئەکرێن، ئەبڕێن، ئەسووتێنرێن، ئەکوژرێن، مناڵ ژن گەورە دەربەدەر ئەکرێن، کاتێک تۆ باسیەکەی ئەڵێ بۆ باسیەکەی ئەم پێی ناخۆشە باس بکرێت، بەڵام لەولاشەوە گلەیەکە ئێمە بۆ باس نەکرێن. ئەبێ ئەو کەسانە وا گلەی ئەکەن لە وڵاتانی تر، یەکەم کەس خۆیان باسی زوڵم و ستەمی، هەر ملەتێکە زوڵم و ستەمی لێکرێ ئەبێ باس بکرێت. براينا پیغمبری خوا صلی الله علیه وسلم افرمي من لم يهتم بأمر المسلمين فليس منهم. هر کسی اهتمام و گرنگی بکاروباری مسلمانان ندا لأوان نیه. لو حدیثی که چندین جا عرضم کردن پیغمبر صلی الله علیه وسلم فرمي نمونه ایمانداران وکو نمونه یک جستوایا، اگر شوێنێکی بگلی ئەبێ هەموو شوێنەکانی تر ئازاری بۆ بچێژن، تا وەکو چۆن جەستەیە ئەگەر چاوت گل بکە هەموو جەستت تا ئەکا و ئیسراحەتی لێ ئەبڕێ حتا وەکو ئەوە باشە بێ. ئەبێ ئێمە پێمان ناخۆش بێ، ئەبێ هەر کەسێ زوڵمی لێ بکرێت لەسەر ئەم زەویە ئێمە پێمان ناخۆش بێ. تۆ کاتێ دوعا بۆ مسلمانێکەکەی مەلائیکەکان ئەڵێن ئامین خوایە بۆ خۆیشی، ئێمە کاتی ئەڵێن خوایە مسلمانان ڕزگارکەی لە هەموو دنیا، مەلائیکەکان ئەڵێن ئامین خوایە خۆشیان ڕزگار بکەی. ئێمە بۆ خۆمان ئەگرین، ئێمە بۆ واگرین کە ئەمڕۆ دنیا ئاوایە، سبەی ئەگەر خوا پەنامان بدا ئەم ملەتەی ئێمەش ستەمی لێ بکرێ، ئاوا ئەشاررێتەوە، ئاوا باس ناکرێ، حتا بتوانن بەکارمان ئەهێنن دش بە داعش، دش بە فلان، دش بە فیسان. ترسی ئەوەمانەیە بەیانی ئەگەر ئێمە داوای حەقی خۆمان بکەین، داوای مافی خۆمان بکەین، بێ کەس بێ کوش بمان کوژن، بمان بڕن، بمان سووتێنن و کەسیش دەنگ نەکا، نێڵن دەستگایەک لە دەستگاکانی دنیا باسی بکە. بۆیە حەقی خۆمانە هاوار بکەین، داوا بکەین، دوعا بکەین بۆ مسلمانان کاتێ لە شوێنێکە تعدایان لێکرێ. لەبەرەوە خۆشەویستەکانم
ئەو کەسانەی کە بەڕاستی ئەویان پێ ناخۆشە کە خەڵکی دوعا بۆ بۆرما بکە من واتی ئەگەم ئیمانیان زۆر زۆر ضعیفە، ئیمانیان زۆر زۆر لاوازە. هەر مسلمانێ لە هەر شوێنێکی سەرزەوی ئەوە صفاتەکانی پێغەمبەرە. یەکێ لە صفاتی پێغەمبەر ئەوەیە يعين على نوائب الحق، يعني حق لە هەر کوێ بێ ئەم ئەڕاتە دەمێەوە، بە هەڵەداوان ئەچێتە دەمێەوە. ئێمە حق لە هەر کوێ بێ خۆ من ناتوانین بچین ڕزگاریان کەین، ناتوانین بچین خواردن و خواردنەوەیان، ناتوانین وەکو چۆن مسلمانانی سووریا و کوردی سووریا و مسلمانانی سنەی عەرەب لیان قەومیە ئێمە دەرگای حدودەکانیان بۆ بکەینەوە و داڵدەیان بدەین. ئێمە ناتوانین، ملەتی ئێمە دوورە لەوانەوە، بەڵام خۆ ئەتوانین دوعایان بۆ بکەین، خۆ ئەتوانین قسەیەکی حەق بکەین، خۆ ئەتوانین بێژین زوڵم هەر زوڵمە، ستەم هەر ستەمە. خی گەورە ڕەحمان پێ بکە. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على محمد وآل محمد كما صليت على آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. ورضي الله عن الصحابة والقرابة والتابعين وتابعيهم بإحسان إلى يوم الدين. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات المسلمين